ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕیانی ئەوکار ماتومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. هەڵپەڕکێی قوتابیانی کچ لە شەقامی فردەوسی سنە. بێبەشکرانی وریشە مرادی و پەخشان عەزیزی لە مافە سەرەتاییەکانی. پێکدادانی قورس لە نێوان جیهادیەکانی سەر بە تورکیا و شەڕڤانان لە منبج. کۆبوونەوەی بەردەوامی کادری دەرمانی نەخۆشخانەی نەوت لە ئەهواز. ناڕەزایەتی خانەنشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 هەتاوی لە کەرەج. درێژەی مانگرتنی کرێکارانی کارخانەی فولادی سیادین لە ئەبهەر. هێرشی مامورانی شارەداری چابەهار بۆ سەر دەستفرۆشان و دۆخی خراپی منداڵان لە پارێزگای سیستان و بەلوچستان. هەڵپەڕکەی قوتابیانی کچ لە شەقامی فردەوسی سنە. ڕۆژی چوارشەممە 5 بەفرامبەر دەیان قوتابی کچی شاری سنە لە شەقامی فردەوسی بە دەور ژەنیارانی دەهۆڵ و زۆرناکۆبوونەوە و هەڵپەڕکەیان کرد. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ قوتابیانی کچی شاری سنە بە هەڵپەڕکێ جەوەیەکی پەرشای و خۆشیان بە خەڵکی سەرشەقام بەخشیوە و لەلایەن جەماوەرەوە پێشوازیان لێکراوە. چالاکانی شاری سنە ڕایانگەیاندووە کە جیاوازی کۆمەڵگای کوردی لەگەڵ پارێزگاکانی دیکەی ئێران ئەوەیە کە لە جیاتی ماتەم منداڵەکانیان بە سەما و ئاوازی ڕەسەنی کوردەواری گەورە دەکەن و هەرگیز پشتیان بەرنادەن. بێبەشکرانی وریشە مرادی و پەخشان عەزیزی لە مافە سەرەتاییەکانیان. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، دەستگای قەزایی کۆماری ئیسلامی پەخشان عەزیزی و وریشە مرادی دوو بەندکراوی سیاسی مەحکوم بە ئیعدامی لە دەستڕاگەیشتن بە دەرمان و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کردووە. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ، وریشە مرادی بەهۆی مانگرتنی درێژخایەن تووشی خوێن بەربوونی ڕێخۆڵە بووە و پێویستی بە دەرمانی خێرا لە دەرەوەی زیندان هەیە، بەڵام بەرپرسانی زیندانیەڤین و دادستانی تاران ناوبراویان لە دەستڕاگەیشتن بە چارەسەری پزیشکی لە دەرەوەی زیندان بێبەش کردووە. لەلایەکی دیکەوە پەخشان عەزیزی هاوڕێ لەگەڵ وریشە مرادی لە پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ پارێزەر و بنەماڵەکانیان بێبەش کراون و ئەو کردەوە بۆتە هۆی نیگەرانی بنەماڵە و دوو چالاکە سیاسیە. جێگای ئاماژەیەکە لە ڕۆژانی ڕابردوودا چەند ڕێکخراوی مافی مرۆڤ سەبارەت بە ئەگەری جێبەجێکردنی سزای سێدارەی پەخشان عەزیزی و وریشە مرادی هۆشداریان بە دەستگای قەزاییدا و داوایان لە نەتەوە یەکگرتووەکان کرد لە ئاست پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی بێدەنگ نەبێت. پێکدادانی قورس لە نێوان جیهادیەکانی سەر بە تورکیا و شەڕڤانان لە منبج. ڕۆژی چوارشەممە 5 بەفرامبەر تێرۆریستانی سەر بە دەوڵەتی تورکیا لە چەند لاوێرشیان کردوێتە سەر گوندەکانی دەوروبەری کۆبانی و منبج و لەلایەن شەڕڤانانەوە بە توندی بەرپەرز دراونەوە. بە وتەی فەرماندەیی هێزەکانی سووریای دموکراتیک لە ڕێگەی پەهبادەوە چەند تانک، زرێپۆش و تۆپ هاوێژی جیهادیەکانی سەر بە تورکیایان لەناو بردووە و هێرشی تێرۆریستان بۆ سەر گوندەکانی منبج شکستی هێناوە. بە پێو راپۆرتە شەڕڤانێک گیانی بەخت کردووە و 4 شەڕڤانی دیکەش بریندار بوون، لە بەرامبەردا 8 تێرۆریستی ئیسلامگەرا کوژراون و زیانێکی زۆریان پێگەیشتووە. کۆبوونەوەی بەردەوامی کادری دەرمانی نەخۆشخانەی نەوت لە ئەهواز. کادری دەرمانی نەخۆشخانەی نەوت لە ئەهواز ڕۆژی چوارشەممە 5 بەفرامبەر بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی کۆبوونەتەوە. پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەی نەوت لە ئەهواز خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکان، زیادکردنی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، چوونە سەرەوەی تعرفەی پەرستاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، کەمکردنەوەی ساعەتی کار، دامەزراندنی هێزی کاری نوێ و پەرداختی ئیزافەکاری و کارانە بوون. ناڕەزایەتی خانەنشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 هەتاوی لە کەرەج. خانەنشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 لە شاری کەرەج ڕۆژی چوارشەممە 5 بەفرامبەر
لە ئاست دۆخی خراپی معیشەتی ناڕزایەتیان دەربڕی. خانە نشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوو. درێژەی مانگرتنی کرێکارانی کارخانەی فولادی سیادین لە ئەبهەر. ڕۆژی چوارشەممە 5 بەفرامبەر کرێکارانی شاغەڵا کارخانەی فولادی ئەبهەر بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام دەستیان لە کار کێشاوەتەوە و کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان 280 کرێکاری کارخانەی فولادی سیادین لە ئەبهەر ماوەی چەند مانگە حەقدەست و مەزایایان وەرنەگرتووە و خاوەنکار لە پەرداختی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی نیشتیماعی خۆ دەبوێرێت. ڕۆژانی ڕابردوو فەرمانداری شاری ئەبهەر بەڵێنی جێبەجێکردنی داخوازی کرێکارانی دابوو، بەڵام خاوەنکار لەگەڵ پەرداختی یەک مانگ حەقدەستی کرێکاران ڕەزامەندی نیشان داوە و کرێکاران قبوڵیان نەکردووە و درێژیان بە مانگرتن داوە. هێرشی مامورانی شارەداری چابەهار بۆ سەر دەستفرۆشان. بەیانی ڕۆژی چوارشەممە 5 بەفرامبەر مامورانی شارەداری چابەهار هێرشیان کردە سەر میوەفرۆشەکانی سەرشەقام و کەلوپەلەکانیان تێکدا. هەڵسوکەوتی شارەداری چابەهار لە حاڵێکدایە کە پارێزگای سیستان و بەلوچستان هەژارترین و بێبەشترین پارێزگای ئێرانە. نەبوونی هەلیکار و ژێرخانی ئابووری گەنجانی و ئوستانەی ناچار بە سوختبەری و کارێ ڕەش کردووە. بە پێی راپۆرتی چالاکانی بەلوچ ساڵانە دەیان سوختبەر بەهۆی ڕووداوی هاتوچۆ و تەقەی هێزەکانی ڕژیم دەبنە قوربانی، بەڵام بەرپرسانی ڕژیم کێشەکانی ئەو ئوستانە بە سەرکوتی زۆرتر وەڵام دەدەنەوە. دۆخی خراپی منداڵان لە پارێزگای سیستان و بەلوچستان. بە پێی راپۆرتی حاڵوەش ڕێژەی منداڵانی زبڵگەر لە شارەکانی پارێزگای سیستان و بەلوچستان بە ڕادەیەکی بەرچاو زیادی کردووە و ئەو ئوستانە زۆرترین ڕێژەی منداڵانی دوورکەوتوو لە خوێندنی هەیە. بە وتەی چالاکانی بەلوچ زۆربەی ئەو منداڵانەی لەسەر شەقامەکان زبڵ و پاشماوە کۆ دەکەنەوە منداڵی کرێکاران و چینی هەژاری کۆمەڵگان. بەشێکی زۆریان یارمەتی بنەماڵەکانیان ئەدەن و ژمارەیەکی زۆریان باوکیان ئیعدام کراوە یان لە کاتی سوختبەری گیانی لەدەستداوە. بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە دۆخی خراپی ئابووری و کۆمەڵایەتی بەلوچستان بۆتە هۆی پەرەسەندنی نائەمنی، دزی و قەتڵ. لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا بەدەیان شارۆمەند لەلایەن چەکدارانی نەناسرا و کوژراون و بە تازایی دیاردەیەکی نوێ لەو پارێزگایە باو بووە. ئەویش بریتیە لە دزینی منداڵان لەلایەن قاچاقچیانی مرۆڤ کە بە وڵاتانی کەندا و ئەفغانستان و پاکستان دەیان فرۆشت. لە سێدارەدانی 5 بەندکراو لە چەند زیندانی ئێران. بەیانی ڕۆژی چوارشەممە 5 بەفرامبەر 5 بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی قۆم، قەزل حەسار و عادڵاوای شیراز لە سێدارە دراون. بە پێی راپۆرتەکان 5 بەندکراو بە ناوەکانی ئەسغەر غەفاری، مەسعود جەلیلیان، حسێن مەنسووری نەسەب، حامد پاکدامن و مەحموود کەشاوەرزی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی قۆم، قەزل حەساری کەرەج و شیراز ئیعدام کراون. سەپاندنی سزای زیندان بەسەر ئەحمەد درەخشان. ئەحمەد درەخشان معەلیم و نووسەری خەڵکی کەرەج لەلایەن لقی 2 دادگای ئینقلابی ئەو شارە بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. بە پێی حکمی دادگای ئینقلابی کەرەج ئەحمەد درەخشان بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندانی تەعزیری سزا دراوە. ئەو چالاکە سنفیە هەروەها بە 2 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات، دوورخرانەوە لە کار و قەدەغەی ئەندامەتی لە گروپ و ڕێکخراوی سیاسی و کۆمەڵایەتی مەحکوم کراوە. یان لە دەستدانی دەیان کەس بەهۆی کەوتنە خوارەوەی فڕۆکە لە قەزاقستان. ڕۆژی چوارشەممە فڕۆکەیەکی مسافربەری ئازەربایجان لە وڵاتی قەزاقستان کەوتە خوارەوە و بەو هۆیەوە دەیان کەس گیانیان لە دەستدا. بە پێی راپۆرتەکان فڕۆکەکە 72 سەرنشینی هەبووە و 27 کەس ڕزگار کراون و 45 کەس گیانیان لە دەستداوە. بە وتەی بەرپرسانی ئۆرژانسی قەزاقستان دۆخی تەندروستی هەندێک لە بریندارەکان ناجێگیرە و ئەگەری هەیە ڕێژەی قوربانیان بڕواتە سەرەوە. دوایین هەواڵمان سەبارەتە بە کوژرانی 46 کەس
لە هێرشی ئاسمانی پاکستان بۆ سەر ئەفغانستان. ڕۆژی سێشەممە فڕۆکەکانی ئەرتەشی پاکستان ناوچەیەکیان لە ویلایەتی پەکتیا لە ئەفغانستان بردومان کرد و لە ئەنجامی ئەو هێرشەدا 60 بەداوای لێبردنەوە 46 کەس گیانیان لەدەستاوە. بە وتەی بەرپرسانی حکوومەتی تاڵبان، فڕۆکەکانی پاکستان ناوچەیەکی مەدەنی نشینیان بە بیانووی هەبوونی چەکدارانی گروپی تەحریکی تالیبانی پاکستان کردوتە ئامانج و لە ئەنجامی وێرشەدا 46 کەس کە زۆربیان ژن و منداڵ بوون گیانیان لەدەستاوە و بەدەیان کەسی دیکەش بریندار بوون. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.